ئەو کەسێ تووشی وەسوەسێت بیتن کەویتە نەخۆشیەکە مەزندا وتکەویتە وەسوەسا شەیتانەدا هەمە ڕێک بە سەر و چاوت وەدێ هێنە قەپاتکردن چ ڕێک نامینن ئیلا ڕێکێک نەبی چ ڕێک بۆ کەسە نامینن ئەوێت و تووشی وەسوەسێ بووی و شەیتانە دەست سەرداگرتە و سەیتەرە سەکردە بەس ڕێکێک نەبی ئەوش ڕێکە خودێ تەعالایە هەر وەختێ ئەو کەس ڕێکە خودێ تەعالا گرت دێ وەسوەسی لەسەر کێم بن و لەسەر چەند نامینن بە هەندێ لەسەر ئینسانی وەسواس پێتەڤیە پێویستە بەرێ خوب بدەتە ڕێکا خوای تەعالا چونکی خوا تەعالا بتنێت شێتن وانە خۆشیانە وخوان خەم و خەفەتانە لەسەر ئینسانی هەلگریتن وەکی القورئانا پیرۆزات فەرموو ئەمە یجیب المضطر إذا دعاه ويكشف السوء ما خودێ تەعالا ئەو خودێ تەعالا نییە ئەوێ و جواباوە وە کەسە دەتن و زۆری محتاجی خوای تەعالایە و خرابی و نەخۆشیە لەسەر خەڵکی هەڵگریتن خودێ تەعالا ئەو خودەیە و وا تشتانەت کەتن بە هەندێ پێتەویە لەسەر ئینسانە بەرێ خوب بدەتە خوای تەعالا بۆ هەندێ وەسواس نەبینین